بۆ قسەکردنی زیاتر لەبارەی چارەنووسی ڕێکەوتنی ئەتۆمی لە تۆرنتۆوە تەها حەسەنیانی ڕۆژنامەنووس و شرۆڤەکاری سیاسی لەگەڵماندا. بەڕێز تەها حەسەنیانی، ئەم کاتتان باش. پێم خۆشە لەوە دەست پێ بکەم کە لە نێو کووردا پندێکی ئەڵێ من ئەڵێم سیر تۆ ئەڵەی پیاز، ئەم سیر و پیازەی تاران و واشنتۆن ڕێکەوتنی ئەتۆمی بەکوێگەیەنێ؟ سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنەکەتان. لە واقعدا ڕێکەوتنی ئێران و ئەمریکا گەیشتۆتە قۆناغێکی زۆر هەستیان بەهۆی ئەوەی کە ئێران لە ژووری وڵات لەگەڵ کۆمەڵێک کێشەی ئابووری زۆر قوڵی ئابووری ڕوبەڕوویە و لەلایەکی دیکەشەوە هەوڵی جددی دەدا وەکو ساڵانی ڕابردوو کە بتوانێ لەباری پیتاندن و بە ئەنجام گەیاندنی ئەو هەدەفەی کە هەیەی وی گەیشتن بە وزەی ناوەچیە هەنگاو بهاوێت. دیارە وڵاتانی ڕۆژاوە و بەتایبەت ئەمریکا و ڕێکخراوی وزەی ناوەچی لە واقعدا لە جەریانی ئەو هەڵس و کەوتانی ئێراندا هەن. ئێران لە شەرایطی هێستادا دەزانێت لە بارودۆخێکی باشدا نییە بۆ ئەوەی کە بتوانێت لەو بارودۆخە بێتە دەرێ هەموو هەوڵی خۆی سەر کردوێتەوە کە بتوانێت لەو دەرفەتەکەڵە وەربگرێت کە بتوانێت مەودایەکی هەبێ یا فەزایەکی بۆ بخۆڵقێ کە لەباری ئابوووریەوە وەزعی هێستای ئێران بەرەو باشبوون هەنگاو بهاوێ. یەک لە هۆیەکانی کە بۆ ئەو مەوریدێک کە من ئاماژی پێ دەکەم، یەک لە هۆکان ئەوەیە کە ئێران دەڵێ بە تەواوی ئەو بربەستانەی کە لەباری ئابوووریەوە لەسەر ئێران هەیە لا بردرێ و نەمێنێ. دیارە بێگومان ئەمریکا و ئوروپاش ئەوە قبول ناکەن. جا ئەوە هێندێک ئەو گفتوگۆیانی ئێران و ئەمریکای خستۆتە قۆناغێکی یادی خاتە قۆناغێکی هەستیار کە دەبێت چاوەڕوان بیمزانین هەنگاو بە هەنگاو ئەوانە چۆن دەتوانن ئەو کۆمەڵە کێشە ئەساسی کە دەبینیاندا هەیە لایبەر. بەڵێ، پێتان وات نییە ئەم دەستا و دەستکردنی کە تاران ئێستا ئەیکات لە بەرامبەر ئەمریکا وڵاتانی پێشکۆیەک بەگشتی تاران ناگەێنێتەوە ئاستەی کە ببێتە خاوەنی یۆرانیۆمی پیتێنرا و ترۆ کاتە ڕەنگە هەر گوێ لە هیچ وڵاتی نەگرێ و ئامادە نەبێت لەگەڵ هیچ وڵاتی دانیشێ؟ بێگومان ئەوە مەترسێکە کە ڕۆژاوا زۆر نیگەرانە. ئێران لە واقعدا دەیەوێت دوو هەدەف بپێکێ. یەک ئەوەی کە بتوانێت ئەو گوشاری کە خستوویەتە پێشپێی وڵاتانی ڕۆژاوە بیانگەێنێتەوە قەناعەتە کە گەمارۆکان لابەرن کەەوە دیسان هەر بە قازانجی ئێراندا دەشکێتەوە، یا ئەوەی کە ئێران کە دەرفەتی داوە هەتا 5 ڕەشەمەی ئەو ساڵ یعنی هەتا 1-2 ڕۆژی دیکە کە ئیزدی ئەوە نادا، ئەو ئیزنەی پێوانێک دەکە هەڵدەوەشێنێتەوە کە هەر کاتێکی بیان هەوێ بازرسەکان دەتوانن سەردانی ئەو بنکانە بکەن کە تێیدا چالاکی واتە پیتاندن و ئەو جورە ئیشانی تێدا ئەنجام دەدەێت. ئێران دەڵێ منەوەی هەڵدەوەشێنەوە، یعنی دەرفەتێکی و یازەربولعەجەلێکی زۆر کورتخایەن ئەلام ماوەتەوە لە پێش دمی وڵاتانی ڕۆژاوە کە لە هەرتوک حاڵەتدا بە قازانجی ئێران وای لێک دەداتەوە کە لە هەرتوک حاڵەتدا بە قازانجی دادەشێتەوە. چە بیەوێ ئەوان بۆ قەناعەتە بگەێنێ کە گەمارۆکان لابەرن، یا چە ئەوان گوێ نەدەنێ و ئێران هەوڵی ئەوە بدا کە بەو پیتاندنەکان ئیدامە بدا و ئیزنی ئەوەش نەدا کە ئەوان سەردان بکەن. بە هەر حاڵ ئێران گەیشتۆتە قۆناغێکی زۆر گرنگ و ئەوە لە ڕوانگەی وڵاتانی ڕۆژاواشەوە زۆر بە گرنگی وەریان گرتووە. بەڵام من پێم وایە کە ئێران ناتوانێت بەو ئاکامەی کە دەیەوێت پێی بگا بتوانێت پێی بگە، چون ئەو ئیزنەوە ئەو دەرفەتە بە ئێران بە هیچ شێوەیەک نادرێت. بەڵێ، بەڕێز تا حەسەنیانی، ئەوەی کە ئێستا لە ڕوو لە ڕاگەیاندنەکان دەبینرێت بێباکیکی زۆر بە ئێرانەوە دیارە. ڕێک بە چاودێرانی ئاژانسی نێوزەوڵەتی و وزەی ئەتۆم نادا کە سەردانی بنکەکان بکەنەوە. ئێستا دەوترێت کە کامێرەکانی چاودێریشی کوژاندوتەوە. ئەم بێباکی ئێران لە بەرامبەر ئەمریکا وڵاتانی دیکە بەتایبەت لە بەرامبەر ئەمریکا بۆ ئەوە دەگەڕێتەوە کە پێیان وایە ئیدارەکەی بایدن و بایدن خۆشی زۆر نەرمونیارترن لە چاو دۆناڵد ترامپ و ئیدارەکەی پێشووی ئەمریکا، یانەوە تا لە پشت پەردە و شتێکی دیکە دەگوزارێت. تەنها ئەوە نییە کە لە ڕاگەیاندنەکان و لە ڕوودا باسەکرێت. بێگومان لە سیاسەتدا هەمیشە ڕووی پەردە و پشت پەردە هەیە، ئەوە حاشا هەڵنەگرێت.
بەڵام شتێکی کە زۆر گرینگە نیگەرانی وڵاتانی ڕۆژاوایە لەو هەڵوێستەی کە ئێران لە مێش ساڵە گرتوویەتە بەر و هێستاشی لەگەڵ بێت و بەتایبەت شتێکی کە زۆر گرینگە نیگەرانی ئیسرائیلیشە لە ناوچەکەدا. کۆمەڵێک کێشەی دیکە دەتوانێت بخۆپەندرێ کە ئەوانش هەمووی بۆ خۆی جێی نیگەرانی کە ئەگەر بێت و ئێران سوور بێت لەسەر ئەوەی کە هەنگاو بەهاوێ بەرەو پێشەوە بێگومان وڵاتانی کەنداویش وەکو عەرەبستانی سوعودی دەست لەسەر دەستدانانێن و ئەوانیش بۆ ئەوەی کە بتوانن تەوازونی لە واقعدا هێز هەیان بێ ئەوانیش هەنگاو بەهاوێن بۆ ئەوەی کە بگەنە چەکی ناوەچی جا ئەوەیە کە لە هەمووی ئەوانە ئەو مەسێجە دەدرێت بە وڵاتانی ڕۆژاوە کە ئەوە لە بەرژەوەندی خۆیان و لە بەرژەوەندی ناوچەکەدا نیە چون کۆمەڵێک کێشەی دیکە بە دوای خۆیدا دەخڵقێنێ جا بۆ ئەو مەبەستە ئەوان سوورن لەسەر ئەوەی کە ئێران قەناعەت بە ئێران بهێنن کە لەسەر مێزی وتوێش قبوڵی بکە و پیتاندنی یۆرانیۆم یا بەرەو پێشەوە بردننی ئەو پرۆگرامە ڕابگرێت دیارە حکوومەتی هێستا یا ئیدارەی هێستای ئەمریکا زۆرتر بایەخ دەدا بە دیپلۆماسی بەڵام ئەوە هیچ بەو معنایە نیە کە ئەمریکا دەگەڵ ئیدارەی ئاغای ترامپ جیاوازێکی زۆر بنەڕەتیان لە پەیوەندی لەگەڵ ئێراندا هەیە ئەگەر بێت و ئێران ملکەج نەبێ و قبول نەکا وتوێشکردن و ئەو نیگەرانەی کە وڵاتانی ڕۆژاوە و هەروەتر ئیسرائیل لە ناوچەکەدا هەیەی و هەروەها عەرەبستانی سوعودی شەیەتی چون ئێران مەترسێکی زۆر جددیە لەسەر عەرەبستانی سوعودی بەهۆی حوسەکانیشەوە کە پشتیوانیان لێ دەکات ئەگەر بێت و ئەوە نەکا لەوانەیە بگاتە قۆناغێکی زۆر هەستیار و گرینگ ئەو دۆخە دەتوانین بڵێن کاردانەوەی تون لەلایەن ئەمریکا و وڵاتانی دیکەی ئەوروپا بەرامبەر ئێران دەبێتە گەر ئێران هەر بەم شێوەیە ئیدامە بدات بە دەستا و دەستکردنی وڵاتانە بۆ ڕێکەوتنی ئەتۆمی بێگومان چون ئەوە مەترسێکی زۆر جددیە عەرەبستانی سوعودی و ئیسرائیل سوورن لەسەرەوەی کە ئەوان دەبێت لە جەرەیانی ئەم گفتوگۆ و مزاکەراتانەدا بن ئێران بەوەی نیگەرانە ئێران کتوێتی باسی ئیسرائیلی نەکردو لە چەند ڕۆژی ڕابردوو بەڵام باسی عەرەبستانی سوعودی کردو کتوێتی ئەمە پێویست ناکا کە ئێوە بە عەرەبستانی سوعودیەوە سەرقاڵ بن و نیگەران بن ویستوێتی سیاست بەکاربێنێ کتوێتی ئەوە دراوسەی ئێمەیە ئێمە بۆ خۆمان دەگەڵێک دەتوانین تەعاملمان هەبێ قسە بکەین گفتوگۆ بکەین بەڵام شتێک کە زۆر زەق و دیارە ئەویش ئەوەیە کە ئێران لە هەمووی ئەوانە ئەو تارگێت یا ئەو هەدەفە وە دوا دەکەوێت وەویش ئەوەیە کە بتوانێت سەقامگیری ناوچەکە بە قازانجی خۆیدا بشکێنێتەوە مەبەستم لە ناوچەند ڕۆژهەڵاتی ناویدا ئێران بۆ ئەوەی نەچۆتە عەرەبستان بۆ ئەوەی نەچۆتە سووریا هێزی نەبردۆتە سووریا کە تەنیا پێش بەوە بگرێت کە بەشار ئەسەد لە ڕووخان بپارێزی ئێران لە عێراقدا دەستێوەردان دەکات تەنیا بۆ ئەوەی ناکا کە کۆم یارمەتی بگەیەنێ بە حکوومەتی ناوەندی عێراقواتە لە بەغا ئێران لە پەیوەندی لەگەڵ حوسەکاندا کە لە چەند ڕۆژی ڕابردوو حوسەکان توانیان بە موشک یەک لە فڕۆکەخانە گرنگەکانی عەرەبستانی سوعودی بپێکن لە واقعدا ئەوە شەر بەو شێوە ئێران بۆ ئەوەی نەکە تەنیا یارمەتی دەری حوسەکان بێ ئێران حتا بۆ خۆیان لە چەند ساڵی ڕابردووشدا کاربەدەستانی زۆر باڵای ئێرانی باسی ئەوەیان کردیان کە یارمەتیدانی ئێمە بە حیزبوڵڵا هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەو بەرژەوەندی باڵا سیاسی یا ئیدئۆلۆژیکەی کە ئێمەوە دوای دەکەین لە ڕۆژهەڵاتی ناوی یعنی ئێران زۆر سوورە جا وڵاتانی ڕۆژاوەش ئەوەی بە وردی دەزانن کە ئێران هەوڵ دەدا کە کات بکرێت هەوڵ دەدا کە لەو وتوێژانە کەڵک وەربگرێت بۆەوەی کە گوشارەکان لەسەر خۆی کەم بکاتەوە و بە کەمکردنەوەی گوشارەکان ئەو مەودا و ئەو دەرفەتە بۆ خۆی بخڵقێنێ کە بتوانێت زۆرتر خۆی بەهێز بکە و ئەو هەدەفانی کە هەیەی لە ناوچەکەدا لە دوای بەتایبەت هێندێک ئاڵوگۆ وەکو کوژرانی قاسم سولەیمانی وەکو هێندێک ئەو گوشارانە ئابووریانی کە لەسەری بۆ هێندێک ئەو سازماندەهی یا ئەو هەوڵانی کە دەیدا ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە ئەو ئاڵوگۆڕانێت هێندێک لە بەرژەوەندی ئێراندانێ ئێران هەوڵ دەدا کە بە کڕینی کاتوە بە لابردننی گوشارەکان ئەو هێزە و ئەو سازماندەهەیە بۆ خۆی لە ناوچەکەدا دیسانەکانە بە قازانجی خۆیدا بشکێنێتەوە
بەڵێ بەڕێز تەها حەسەنیانی ڕۆژنامەنووس و شرۆڤەکاری سیاسی لە شاری تۆرۆنتۆ لە کەنەدا لەگەڵماندا بووی. زۆر سپاس بۆ بەشداریکردنیەوە. سپاس بۆ ئێوە بۆ بینەرانتان. سپاس.